لەسەر پێشهاتەکانی سووریا و هەڵوێستە نێودەوڵەتیەکان من میوانێکم هەیە مایلز کاگنز وتەپێژی پێشووی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش. بەڕێز کاگنز، پێشهاتێکی نوێ هاتووەتە پێشەوە، هەردوو سەرۆکی ئەمریکا و سووریا بە تەلەفۆن قسەیان کردووە بە یەکەوە. دوای ئەم پەیوەندیە تەلەفۆنیە پێشبینیەکرێت چی ڕوودات؟ ئەو دۆخەی لە سووریا هەیە زۆر خراپە بۆ گەلی کورد، چونکە کاتێکی زۆر مەترسیدارە. پەیوەندیە تەلەفۆنیەکەی نێوان سەرۆک ترامپ و سەرۆک شەرع ئاماژەیەکی دیکەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەجددی و لە نزیکەوە لەگەڵ سەرۆک شەرع و حکوومەتی سووریا کار دەکات. بە دڵنیایە و گوێبیستی ئەوە بووینە کە لە ناوچەی شەدادێ لە کۆبانێ لە ناوچەی دیکە کە کۆمەڵگەی کوردی لەوێ نیشتەزێن هێرش ئەنجام درراوە. باشترین شت بۆ سووریا ڕووبدات ئەوەیە هەموو پێکاتەکان پێکەوە بژین، بەڵام وا دیارە سەختە ئەوەمە ڕووبدات، چونکە بەشێک لە پێکاتەکە یاخود پێکاتەکانی سوپای سووریا کەسانی تونڕەون. ئێستاش ئەوان متمانەیان هەیە چونکە لەلایەن حکوومەتی سووریاوە پشتیوانیان لێ دەکرێت. باشە، لە گرنگترینەوە خاڵانەی لە پەیوەندیە تەلەفۆنیەکەی ترامپ و شەرعدا هاتووە پاراستنی مافەکانی گەلی کورد، یەکێک بووە لەو خاڵانەی کە ترامپ تاکیدی لێ کردوێتەوە. پێت وایە حکوومەتی سووریا بەم خاڵەوە پابەندە بێوە خۆی؟ سەرۆک شەرع مەرسوومێکی دەرکرد بە ڕژدیەوە گوتی کە مافی کورد پارێزراو دەبێت. ئەم لێدوانەش لە ڕێکەوتنە چواردە خاڵیەکەی نێوان جنرال مەزلوم و سەرۆک شەرع دووپات کرایەوە. بەڵام لە ڕاستیدا لە واقع جیاوازە، لە گۆڕەپان جیاوازە. ئێمە چاوەڕێ دەکەین دوای کۆبوونەوەکەیان چی ڕوو دەدات. گرنگە بۆ سەرۆک شەرع کە پابەندی قسەکانی خۆی بێت. ئەو خۆی گوتی کە ئاگربەست جێبەجێ دەکات و بە دڵنیاییەوە هەسەدەش پێویستی بەوەیە بەشی خۆی لەو ئاگربەستە بەجێ بکەینێت. بەڵام چەند جارە لەسەر ئەمە قسە کراوە پێشتر، بەڵام جێبەجێ نەکراوە، هێرشەکان هەر بەردەوام بوو. ئەو کە بینی ڕاستە، زۆر شت لە ڕابردوو ڕوویداوە، لە 24 کاتژمێری ڕابردوو زۆر شت ڕوویداوە. وەک ئەوەی دیارە ئەو هێزانە، ئەو هێزانەی سەر بە دیمەشقن بە خێرایی بەرەو پێش دەڕۆن. سەربازی دیکە دەستنە ڕیزەکانیان لە دێرە زۆر لە ڕەقا تەوژمیان هەیە. ئێستا لە دێرە زۆر و ڕەقا لولەی تفەنگەکانیان ڕووی لە پێکاتەی کورد کردووە لەوێ، بۆیە دەبێت سەیری ئەو بەرەو پێشچوونانە بکەین و هیواخواز بین لە بەیانی ئاشتی هەبێت. بەڵام ئێستا دۆخەکە زۆر هەستیارە. ئەو کەسانەی کە لە ژێر نەهامەتیدان بە شێوەیەکی سەرەکەی کەسانی سڤیلن، دەیان هەزار کەس تا ئێستا حەلەبیان جێهێشتووە، تەبقەیان جێهێشتووە، ڕەقەیان جێهێشتووە، هەوڵیاندا ڕوو لە کۆبانەی بکەن. ئێستا کۆبانەش لە ژێر هێرشە. هاوڕێم هەیە لەوێ دەڵێن سەدان کەس لەوێ ئاوارە بوونە بە دوای کار دەگەڕێن. ئێستا کەش و هەوا ساردە، زستانە. ئەمە هەموو قەیرانێکی دیکەیە بۆ مرۆڤ دروست بووە، قەیرانێکە مرۆڤ دروستی کردووە لە سووریا. سووریاش پێویستی بە شەڕی دیکە نەماوە. باش، ئێوە ئەزانن کە ژمارەیەکی زۆر لە زیندانیانی داعش لای هێزەکانی سووریای دیموکرات با بڵێن لە گرتوخانەکانی ئەوانن. ئێستا وەک بینیمان ژمارەیەک لەو گرتوخانانە دەرگاکانیان شکێنراوە، داعشەکان هەڵاتون. ئەمە چ مەترسیە لەسەر ئایندەی ناوچەکە دروستەکە؟
هەڕەشەیەکی زۆر دروست بووە بەهۆی ئەو 9,000 زیندانی کراوەی ئەگەر ئازاد بکرێن. چەندین گفتوگۆمان بینیوە لە ئۆنلاین و تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵک هەیە دەڵێن ئەوانە کەسانێک بوونە کە لەلایەن هەسەدەوە دەستگیر کراون بە هەڵە دەستگیرکران. نەخێر، ڕاست نییە. مێژوو پێمان دەڵێت لە کۆتاییەکانی شەڕی باغوس هەزاران چەکداری داعش کۆکرانەوە هەسەدە دەستگیریانی کرد لەو کاتەوە زیندانی کراون لەلایەن هەسەدەوە. بەڵێ کەسانێک هەن تاوانیان ئەنجامدا و دەستگیر کراون و دەبێت حکوومەتی سووریا پێداچوونەوە بە دۆسیەی هەر زیندانی کراوێک بکات. ئایا داعشە؟ ئایا تاوانبارێکی ئاساییە یاخود بە هەڵە دەستگیر کراوە؟ ئەو کاتەکە پێداچوونەوەکە دەکرێت لەوانەیە هەندێک کەس ئازاد بکرێن یانیش چەند کەسانێک لە زیندان بمێننەوە تا ئەو کاتەی دادگایەکی ڕێک و پێک بڕیار دەدات. باش. هاوپەیمانی نێودەوڵەتی گلەیی لەسرە لەلایەن هەسەدەوە ئەم ئێوارە لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەیان بۆ کردبوو کە ئەوان نەهاتوون بە هانایانەوە بۆ پاراستنی ئەم زیندانیانە بۆیە یان بۆ گرتوخانە بۆ پاراستنی گرتوخانەکە بۆیە کەوتە دەست هەندێک گروپی چەکدارەوە. ینی تەنانەت گومان لەوەش هەیە کە ئەو گروپانە کە پەلاماری گرتوخانەکەیان داوە هێزی سووریانین بەڵکو گروپی جیاوازن پەلاماریان داوە. ئەمە ڕاستە. ئەمریکا خۆی ڕاستەوخۆ پارەی بە هەسەدەدا و مەشقیانی پێکرد تا زیندانەکانی داعش بپارێزێت. بەڵام کاتێک سەیری یاسای بەرگری نیشتیمانی ئەمریکا بکەین کاتێک لە کانونی یەکەمی ڕابردوو واژۆکرا لە بڕگەیەکدا بە تەواوی باز لە زیندانی داعشەکان دەکات لە سووریا و ساڵانە 200 ملیۆن دلار دەدرێت بە هەسەدە بەشێک لە پارەکە دەدرێت بە هێزەکانی ئاسایش کە لە کەمپی داعشدا جێگیرکراون. بەڵام ئەمریکا هیچ کاتێک سەربازی خۆی لەو زیندانانەدا جێگیر نەکردووە. بۆیە دەکرێت ئەمریکا ڕۆڵێکی ڕاستەوخۆتری هەبێ بۆ ئەوەی ئەم زیندانانە بە شێوەیەکی ڕێک و پێک لە هەسەدەوە و لە هێزەکانی ئاسایشەوە ڕادستی حکوومەتی سووریا. باش بەڕێز کاگینس، تۆ پێشتر وتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بوویت. پێت وایە هاوپەیمانی نێودەوڵەتی بۆچی بەم شێوەیە یان بەم ئاسانیە پشتی کردە یەکێک لە هاوپەیمانەکانی خۆی لە سووریا؟ سوپا تەنیا پابەندی فەرمان و یاساکان دەبێت کە لەلایەن سەرکردەکانەوە پێیان دەدرێت. لە واشنگتن بڕیاردرا بۆ ئەوەی کار لەگەڵ هەموو هێزە ئەمنیەکانی سووریا بکرێت. بەڵام حکوومەتی سووریا و سەرۆک شەڕع خۆی کۆنتترۆلی وڵاتەکەی دەکات و بەڕێوەی دەبات. ئەمریکاش ئامادە نییە سەربازی ئەمریکی بخاتە نێوان هێزەکانی دیمەشق و هەسەدەوە. من خۆم دەزانم کە بالیۆستۆم بارەک و سەرکردە سەربازیەکان هەوڵیان داوە ئەم پرۆسەیە بە خێرایی نەکرێت ویستویانە هاریکاریەکی ئاشتیانە لە نێوان هێزە ئەمنیەکانی سووریا هەبوو بێت. بەڵام هەموو شتێک لە ناکاو داڕما لە 5 ڕۆژی ڕاورد هەم شتێک داڕما. ئێستا لە هەلومەرجێکداین کە هەسەدە و گەلی کورد پێویستە بەتەنیا بمێننەوە خۆیان پارێزگاری لە ناوچەکانیان بکەن. ئەمریکاش چاودێریان دەکات. بەڵام لەو بڕوایەدا هەرگیز سوپای ئەمریکا دەسوەردان ناکات بۆی ئاشتی بەدی بێت. زۆر باشە. سەر لە ئێوارە بینیمان ژمارەیەک لە گرتوخانەکان بەندیەکان تیایدا دەستگیرکراوانی داعش تیایدا هەڵاتن. حکوومەتی ڕاگوزەری سووریا ئەتوانێت کۆنتترۆڵی ئەم بارودۆخە بکات و جارێکیکە داعش لەو ناوچەیە سەر هەڵنەداتەوە؟
وەزیری ناوخۆی سووریا ڕاگەنراوێکی بڵاو کردەوە و گوتی ئەو کار لەسەرەوە دەکات هەموو زیندانی کراوەکانی داعش لە ژوور و دەمێننەوە. ڤیدیۆمان بینیوە کە بەشێک لە زیندانی کراوان ئازاد کراون، چەند ڤیدیۆیەکمان بینیوە کە هێزەکانی سەر بە دیمەشق وا دیارە ئاهەنگ دەگەڕن بە بۆنەی ئازادکردنی ئەو داعشانە، بەڵام بە زۆر سەرنجمان لەسەر ڕووداوێکی بچووک نەبێت، چونکە ڕووداوێکی گەورەتر هەیە، ئەویش ئەوەیە هەزاران زیندانی کراوی دیکەی داعش ماون. ڕێکەوتنەکەی نێوان سەرۆک شەرع و مەزلوم جەنەڕاڵ مەزلوم 14 خاڵ لە خۆ دەگرێت. یەکێک لەو 14 خاڵە ئەوەیە بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو زیندانانە ڕادستی دیمەشق بکرێن. پێویستمان بە سەرکردایەتیەکی بەهێز هەیە لە دیمەشق تا قسە لەگەڵ جەنەڕاڵ مەزلوم بکەن بە شێوەیەکی ڕێک لە ماوەی چەند ڕۆژێک ئەو زیندانە ڕادەست بکرێت، نەک کەسێک لە ناکاو بێتە ژوورەوە و دەرگایەک بشکێنێت و چی بێت بیکات بە تونند و تیژی کار بکە. بەڵێ بەڕێز مایلز کاگنز وتەبێژی پێشووی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش، زۆر سپاس بۆ بەڕێستن.